سڵاو ڕێز بوویەوە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی. ئازیزان لە سەرودەمی نزیک بوونەوە لە ڕۆژی بەناو هەڵبژاردننی نوێنەرانی پارلەمان و مەجلیسی زانایانی بەرژەوەندیەکانی ڕژیمداین بەناو هەڵبژاردنێک کە لە بارودۆخێکدا بەڕێوە دەچێت وا ڕژیمی کۆماری ئیسلامی لە خراپترین دۆخی سیاسی، ئابووری و کۆمەڵایەتی ژیانی خۆیدا بەسەر دەبات و کەمترین مەقبولیەتی لای جەماوەری خەڵکما. چاوەڕوان دەکرێت ئەم بەناو هەڵبژاردنە لەلایەن جەماوەری وەگیاناتووی خەڵکی ئێرانەوە بە شێوەیەکی بەرچاو بایکۆت بکرێت. سەبارەت بە لایەنە جۆراوجۆرەکانی بەناو هەڵبژاردنە داوامان لە بەڕێز ڕەزا فەتحی کادری حیزبی کۆمۆنیستی ئێران کردووە لەم بەرنامەیەدا بەشدار بێت تا چەند پرسیارێکی لەم بارەیەوە ئاراستە بکەین. ئێوە عزیزیش لەگەڵماندا بێت. هاوڕێ ڕەزا ئەم کاتت باش؟ هەموو کاتێکت باش هاوڕێگیان لە خزمەتەنە. بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابەت کە قبوڵی زەحمەتت کرد. سپاس بۆ ئێوەش لێرەوە سڵاو ڕێزمێ بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەموو هاوڕێیانە ئەو دۆستانەی کە لە بەڕێوەبردننی ئەو بەرنامەیە زەحمەتە کەشن و کارەکانی بەڕێوە بن. هەر بژین. زۆر سپاس. هاوڕێ ڕەزا، یەکەم پرسیار بۆ دەست پێ یەکەم لەبارەی ئەوە کە لە پێشەکێکە باسمان لێ کرد. ئەم هەیە بڵم تا چەند پێویستە ئەو جیرە خۆرانەی کە بازاڕ گەرمی دەکەن بۆ گاڵتەجاڕی هەڵبژاردنەکان لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە شەرمەزار بکرێ بەڕایەوە. بەڵە دیارە ئەو کەسانەیە کە بە نوعێ بازاڕگەرمیەکەن بۆ ئینتخابات و بۆ مەشروعیەت بەخشین مەشروعیەتدان بە ڕژیمە دیکتاتۆرە ڕژیمە جەنایەتکارە، دیارە خۆیان ناوی خۆیان بەلای خۆیانەوە و ئەوەی کە ئەوانەکەن دەمێک هەیە خەڵکی کوردستان بە زۆرتر لە 45 ساڵە ئەو نوع ئینسانانەی ناسیوە و هەمیشە لە ناو کۆمەلگا بە چاوێکی تر چاویان لێکراوە. ئەوانەش ئەگەڕێتەوە بۆ سابقەی کە هەیەە بۆ بە قۆلی ئینەڵێ بۆ چەندە منقازێک هیچ کەس نایێت سابقە شخصیت و بنەماڵەی خۆی بەرێتە ژێر پرسیار لە بەرچاو خەڵکێک کە لە دوا ڕۆژە سەرکەوتوترین بێگومان لە دوای سەرکەوتن و هەر ئینقلابێک ئەوەی خەڵک ئامێنێتەوە کە لەگەڵ ئەوان ڕوبەڕوە بێتەوە. ئەو ڕژیمە کە ئەوان پاڵیان پێوەداتەوە مطمئن بە کە بەسەرنجام ناگات پاڵپشتێکی زۆر ڕووخاوە کە هەڵیان بژاردووە و هیواداری نەوانش کە فریویان خواردە هەرچی زووتر لەو کارەی کە دەستیان پێکردە پاشگەز بنەوە بگەڕێنەوە باوەشی خەڵک. زۆر سپاس بۆ بەڕێستان. هاوڕێ ڕەزا، لەگەڵ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردنەکانی ڕژیم چین و توێژە جۆراوجۆرەکانی خەڵکی ناڕازی لە بوارە کۆمەڵایەتی جۆراوجۆرەکانی وەک خانەنشینان، وەکو کرێکاران، مامۆستایان، وەکو خوێندکاران، ماڵخوراوەکان و زۆربەی ئەوانەی تر لە سەرجەم ناڕەزایەتی خۆپیشاندانەکانی خۆیاندا دروشمی ئێمە دەنگنادەی نەڵێنەوە. بەڕایەوە لە ئێستادا بێت چی بکرێت بۆ ئەوەی ئەم دروشمە گشتگیر ببێتەوە؟ بڵێ وایە دەقیقەن ئەو شتێک کە هەمومان چ مەعەلمەکان، چ کرێکاران، چ خوێندکاران و هەموو بەشەکانی نێو کۆمەلگا کە ئەو شعارەیان هەڵبژاردووە لە دەردێک ئازارێکی هاوبەش سەرچاوا کرد. ئەوەی کە معلمێک یا مامۆستایەک ناتوانێت لە مەدرسە بە دڵی خۆی دەرسی خۆی بێژێتەوە، وانەی خۆی بێژێتەوە، بە کوچکترین هینێک کلاسەکان پڕە لە جاسوس، پڕە لە مەدرسەکان پڕە لە بەکرێگیراوانی جمهوری ئیسلامی کە فەورەن گزارشەدەن و ئەو معلیمە بەجێوە کە لەسەری سەرمایە گوزاری کرێت کە دوا ڕۆژی ئەو ملەتە دروست بکرێت، ئەبینی بەداخەوە خرێتە زیندان. یا کرێکار هەیە بە 6 مانگ بە 7 مانگ حقوقی پێ نەدراوە، بژێوی ژیانیان بەرەو سەختی ئەچێت. هەروە بە هەزاران بە ملیۆنان لاو لە ئێرانە ئاوات و ئارەزوەکانیان بە گۆڕەسپێریە، چونکو هیچ ئایندەیەک هیچ داهاتوویەکیان بۆ بەدی ناکرێت. دەی ئەوان شعاری مشتەرکیەوانەوەیە کە نابە دەنگدان بڵێن بۆ ئەوەی کە چۆن بێ یەک بخرێتەوە. بەداخۆ لە حکوومەتی جمهوری ئیسلامی ئەو سیستمە نییە کە هەر چینێک هەر سنفێک بۆ خۆی ئتحادیەکی ببێت.
ئەوەی ئەگەر ئیتحادیە ببێ لە هەر سنفێکا وەکو معلمان و خوێندکاران کرێکاران ئەتوانن ئەوانە لە سەدحی سەرۆ بەیەکۆ هەمانگیان ببێت. جا لێرە وەزیفەی هەموو ئەو ئینسانە خۆشەویستانەی کە لە هەر سنفێکا هەن وەکو کرێکاران، زەحمەتکێشان، معلمان، خوێندکاران، ئەوان بێن چی بکەن ئەو ئینسانانە کە لە ناویانە خۆشەویستن بێن پەیوەندی بگرن بەدەم بە هاناییەکەوە بچن. ئەوەی کە مەسەلەن ڕۆژێکە ئەو کەسانەی کە ماڵی خۆیان لەدەستاوە وەکو ماڵباختەکان بۆ نمونە بە فەرز ئەگەر ڕۆژێک ئەترازێکەکەن با ئەوانی تریشی لێ ئاگادار کرێتەوە با شعارەکانیان یەک بخرێت، چون دەنگی 10 نەفەر لە دەنگی 2 نەفەر زۆر ڕەساترە و جمهوری ئیسلامیش دقیقاً ئەزانێت کە بە یەکگرتووی خەڵکە حکوومەتەکانی پایەکەی حکوومەتەکەی ئەکەوێتە لەرزین. ئەوەیە سایەکات اختلاف و تەفرقە لە ناو ئەو بەشە جۆرە جۆرانە بەدی بێنێت بە دروست کات. دیمان کە لە ئاخێزی جەماوەری ژینە دیمان کە چۆن کۆمەڵانی خەڵکیان لە مخابڵ یەک قەرارەدا بە شعارهایەکی زۆر هیچ و پوچ. بەڵام ئێمە ئابێ زۆر ئاگدارتر لەوە بین یاکرێکاران و زەحمەتکێشان خەڵکی بەشمێنێت لە ئێران بە هەرچین و توێژێکەوە کە هەن خوێندکاران هەمویان ڕێگەی خۆیان بناسن، دوشمنی مشترەکی خۆیان جمهوری ئیسلامیە نەکی چێکی تر. هیوادارم ئەو ئاواتەی هەمومان بێتە دی کە ڕۆژێک لە سەروێرانەکانی و حکوومەتە جێژنی سەرکەوتن بگیرێت. بەڵێ هاوڕێ ڕێزا، دیارە لە کوردستان هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە لە یەکەم ڕۆژەکانەوە نایەکی بەهێزی وتووە بۆ ڕژیمە بایکۆتی هەڵبژاردنەکان هەموو ساڵێ لە عرادا بووە. ئەم هەیە لە ئەم ساڵدا لە بارودۆخێکی وا تایبەتە بەڕای ئێوە ئایا هەڵوێستی خەڵکی ناڕازی لەم ڕۆژانەدا تەنیا بریتە لە بایکۆتکردنی هەڵبژاردنیان مەبەست تەواوەن شەرمەزارکردنی بەشداریکردن لەم نمایشە گاڵتەجارانەدایە بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ هەروە کەزانن خەڵکی کوردستان لە سەرەتای هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی بە بەشداری نەکردن لە ڕفراندۆمێکی فەرمایشی یا ڕفراندۆمێکی گاڵتەجارانە کە ئەو کات 12 فەروەردینی یا خاکە لێوەی 1350 بەڕێوەچوو بەشداری نەکرد لەو ڕفراندۆمە و هەروە بەشەکانی تری ئێران وەکو مناتقی فەقیر و هەژاری سیستان و بەلوچستان جنوبی ئێران بەشداریان نەکرد. یەکێک لە محرکە ئەسڵی و گەورەکانی بەشداری نەکردنی خەڵکی کوردستان ئەگەڕێت و بۆ ئەوەی کە کوردستان ئەو کات ئازاد بوو، حزبەکان ئەیانتوانی کە لەناو خەڵکە فعالیت بکەن، خەڵک ڕۆشن بکەنەوە کە بەشداریکردن لە ڕفراندۆم مەشروعیەتدانە بە ڕژیمێک کە لە داهاتووە ڕۆڵەکانیان قوربانی ئەکات، منافعی ئەو خەڵکە بەتاڵانە بات و وێرانی ئەکات. لێرە پێویستە ئیشارە بە شتێ بکەین، نەویشەوەیە کە کۆمەڵە هێزی گەورە و بزوێنەری و یا محرەکی ئەسڵی ئەو ناوت نەبوو کە کاتی خۆی بە جمهوری ئیسلامی وترا ساڵی 58. ئێمە لە بیرمان ناچێتەوە کە جمهوری ئیسلامی بە درۆ هەروەکو ئەوەی کە ئێستا کات ئەبینین کە وتی خەڵکی ئێران 98% بە 99% بە جمهوری ئیسلامی ئاریان وتە یای بەڵێیان وتە، لە حاڵێکە ئێمە زانین لە ئەگەر سیستمێکی سالم بێت یەکێ لە شرایطی داینی ڕێی شناسنامە داربوونی ئەو کەسانن کە ڕێ ئەدەن. بۆ ئێمە ئەمانزانی کە مەناتقی لە ئەسەن کولەن زۆر یەک لە خەڵک لە سیستانی بەلوچستان کە مەحرومترین مەناتقی ئێران بوو یا جنوبی ئێران فاقدی شناسنامە بوون، یا شناسنامە و ناسنامەیان نەبوو. ئێستا چۆن هاتن ئەو ئامارگیریان کرد کە خەڵکی ئێران 98% ڕێیان بە جمهوری ئیسلامی داوە. جمهوری ئیسلامی دیارە تەبعاً بە درۆ هەموو کات دێت بۆ ڕازانەوەی سنووقی ئەو جیانەی کە ڕێگوزاریەکان ڕێگیریەکەن بە درۆ سریە خەڵک لەوێ کۆ کاتەوە بە تەمەعەتدانان لە بەردەم سری ئەفراد کە بەداخەوە فریوی جمهوری ئیسلامی خۆنەوە چن لەوێ حازرە بن. ئێمە نابێ ئەو ئیجازە بین کە دووبارە جمهوری ئیسلامی بێت ئەو کارە بکات سوء ئیستیفادە لە
سریە کەسی نەفەس نزم بکات کە تەبلیغاتی پێوە بکات و لە بەرچاو جامعەی بینالمەلەلیە بڵێکەوە محبوبیەتی جمهوری ئیسلامی لای خەڵک زۆرە بۆیە هاتن بەشداریان کردە. هیوادارم کە ئەم جاریش شکستێکی گەورە وەکو جاران نسیبیان بێت. هاوڕۆ ڕێزا، باسێک لە قەیرانەکانی کۆماری ئیسلامی بکەین. ینی بارودۆخێکی ئێستا کە کۆماری ئیسلامی تێدا بارودۆخێکە کە ڕەنگە وەک پێشووتر پێویستی بە کەسانێکی کارناز نەبێ لەو بوارەیە، ینی ئەوە نەڕوونە قەیرانەکان لە کۆماری ئیسلامیە کە بەرەو ڕووی بۆتەوە بۆ زۆربەی کۆمەڵانی خەڵگە شتە ڕوونە. کۆماری ئیسلامی لەژێر گوشارە ئابووری و سیاسی کۆمەڵایەتیەکاندا هیچ ڕێگایەکی دەربازبوونی نییە. شکست و ڕسوابوونی زیاتری لەم گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردنی ئەم جارەدا بەڕایەوە تا چەند قەیرانەکانی قوڵترە کاتەوە تا چە حەدێک دەتوانێت کاریگەر بێت. بە نظری من جمهوری ئیسلامی لە سەرەتای سەرکاری کە دوای بەداخۆ بەلا ڕێبردنی شۆڕشی ساڵی 57 بوو هەمیشە ئاژاوە و هەمیشە حەزی لەوە بووە کە بشێویەک لە ناو کۆمەلگای ئێرانە ببێت. چونەوە ڕژیمە بە ڕژیمێک ناسراوەکە بە ئاژاوەگێڕی بە ئەوەی کە لە ناو خودی ئێران حکوومەتی لە ناو ئێرانە ئاژاوەگێڕی ببێت، نائەمنی ببێت کە بتوانێت بە خۆلی ناڵێت چەند ڕۆژ چەند کاتێکی تری پێوە بەسەر بەرێت و خەڵک سەرگەرم کابەوە. دیارە هەروەک خۆشتان نەزانن حکوومەتی ئێران بە دروستکردنی گروە نیابەتەیەکان وەکو حزب الله وەکو ئەنسارالله و هەزاران ئەڵاڵای کە خستێتە پشت گروهایەکی تەروریست و تەروریستی لە دنیا سعی کردە شەڕەکە چ لە دەرەوەی خۆی وەکو عێراق و یەمەن و سووریە و زۆر شوێنی تر لە دنیا بە نۆعێک خەڵک سەرگەرم بکەبەوە یا هەر نوع ئێترازێک هەر نوع شۆڕشێک فۆرەن مارکی ئەوی لێ بدا کە تۆ ڕەبتت هەیە بە ئاژاوەگێڕان لە دەرەوەی وڵات، خەڵک بترسێنێت و دیارە خەڵکیش دەستی جمهوری ئیسلامیان دەمێکی خوێندەتۆ ناتوانێت بە ڕاحەتی ئیسفادە لەو شتە بکات. بەڵام لە ناوخۆی ئێرانە هەمومان نەزانی قەیرانی ئابووری هەیە، قەیرانی تەبیعی هەیە، ئەوەی کە مەسەڵەن نەبینی بە کرێکار هەیە بە 6 مانگ بە 7 مانگ حقوقی پێ نەدراوە، معلم هەیە بە خاتر ئاعترازێک یا حقیقەتێک کە باسی کردووە ئێستا لە زیندانایە، هەروە دانیشتووەکان، هەروە وەرزێڕان هەمویان بە نۆعێک مشکلەی بۆیان دروست کردووە کە لە نائەمنیە کە دروستی کردە. بۆ نمونە من یەک شتان بۆ باسکەمەویشەوەیە کە تازەگی من بۆ ڤیددیۆیەکم چاو لێ کرد کە گۆیا لە تاران لە منتەقەی لە تارانە ئیسە نازانم ئیسکای قەتارەوێ یاشتێ دێت نمایشێکی جاکات سوپای پاسداران کە خودی جمهوری ئیسلامی باعەسی ئەسلیەوە بووە، بەڵام دێت نمایشی داعشی جاکات بۆی کە خەڵک بترسێنێ کە ئەگەر بێت و زمانێ نائەمنی زۆر ئیدامە پێیاکات ئێوە بەڕۆڕووی ئەو حرەکەتا بن لە حاڵێکە خەڵک ئەزانن کە داعش کێ دروستی کرد، خەڵک ئەزانن کە مرکزی ئەسڵی داعش خودی جمهوری ئیسلامیە یا حکوومەتەکانی تەروریستپەرور و فاشیستی دەوروبەری ئێرانە، ئەوەی کە نایاڵن خەڵکی هەژار و بەشمێنێت بە ئارامش زندگی بکەن وەکو ئینسانێک کە حەقی خۆیانە لەو کۆمەلگایە ئیسفادە لە ئیمکاناتی و کۆمەلگایە بکەن، دەستڕەنجی خۆیان ئیسفادە بکەن. جمهوری ئیسلامیش حەزی لەو قەیرانەیە، حەزی لە ئاژاوە گێڕانەکە بتوانێت چەند ڕۆژێکی تر چەند سەباحێکی تر بە قۆلی ناڵێ درێژە بە ژیانی سەرڕانەی خۆی بات. بەڵا ڕۆژدا باس لە یەکێک لە کەرەستە تایبەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی کرد بۆ سەرکەوت کە
بەسەر دەستپێکی شۆڕشیژی نادا تێپەڕ دەبێت نیشانی داوە کە ئامرازی سەرکوت کاریگەری جارانی نەماوەوە ڕژیم نەیتوانیەوە کۆمەلگات چاوترسێن بکات و پێش بە خەبات و ناڕەزایەتی جەماوەری مافخواز بگرێت ئەوەی کە لە سەرەتای هاتنە سەرکاریەوە بەکاری هێناوە پێ دوایە ئەم بابەتە بواری خۆش کردووە تا خەڵک بەبێ سەڵکردنەوە و نیگەرانی زەبروزەنگی ڕژیم بە شێوەیەکی بەرین ئەم گاڵتەجا ڕەبایی کۆتکەن بێگومان هەروایە ڕژیمی جمهوری ئیسلامی کولەن ئەو حکوومەتە لەسەر سیستمی سەرکوتگەری بنیاتنراوە ئەوەی کە بەیانی زوو بە بانگدان ئینسانی بێگوناح لە دارە درێت ئینسانی بێگوناح لە سێدارا درێت و ئەدامەکرێت و بەجێ ئەوەی کە مزگەنی خەبەری خۆش بۆ بنەماڵەکان ببرێت تەرمەکانیان ئەوش کە نایداتەوە تەحویڵی بنەماڵەکانیانە درێت و خەبەری مەرگی ئینسانەکان بە گوێی ئینسانی تراگەێنن ئەوەی کە لە بیرتان بێت و هەمووان نەزانین ئەوەیە کە جمهوری ئیسلامی هەر لە ڕۆژی ئەوەڵۆ کە هاتە سەرکار چ بەوەی کە لە خیابانە گەشتەکانی دانا سەرکوتی خەڵکیە کرد نایەشنان بە دڵی خۆیان بە ئارەزوی خۆیان زندگی بکەن فعالینی کرێکاری فعالینی دانیشتووی هەروە هەمویان تحتی نەزەری چوزان گەشتی ساڕۆڵا و سپای پاسداران و بەسیج و ماموری ئەمری نەی ئەزمون کردوانە بوون ئەماندی کە بە زیندانی کردن دەستی پێکرد دوایەوە بە کوشتاری چێوانەی کە لە ڕژیمی پێش و لە زیندانەکانە بوون ئەوانە سریە زیندانی سیاسی و گەورەترین قەتڵعامێکە کرا هەمومان لەبیرمانە کە ساڵی 1960 دوای بەدوای تەوابوونی شەڕی ئێران و عێراق بەدەیان هەزار زیندانی ئەدام کران و سربەنیست کران و هیچ کەسیش نەیتوانی بێژە سەرنوشتی ئەو ئینسانانە بەکوێگەیت ئەنی هیچ کەس بەرپرسیار نەبوو بە جوابدانەوە ڕژیمی جمهوری ئیسلامی ئەیزانی کە دوای شەڕی ئێران و عێراق شەپۆلێکی ناڕزایەتی دەربڕین پەنگ خواردوو لە سینەی هەر ئینسانێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەبە ڕنگدانەوەیە بێت هات بۆ کارەکە خسیە ڕێگە بەر بە ترس بخاتە ناو دڵی خەڵک بەر بەو ئەترازە بگرێت بەڵام دیمان ئایا خەڵک لەو ئەترازە لەو کارەکە کرا ئەدامەکان کە کرا زیندانیانی سیاسی کە هینوا بە حکومەکەی بەسەر چوو بوو وەختی ئازادی هات و ئەدام کرا بە دروستکردنی نعلە تاباد و ئەوانەی کە ئەو بەو ناوە ناخۆشەکە لیانی نابوو ئایا خەڵک پاشکەس بوون و لە ئەترازکردن دیمان کە ڕۆژ بە ڕۆژ جەسوورتر بوون مەقاومتر بوون خەڵک بە ئامادەگی زۆرتر و هاتنەتە مەیدان ئاخرین نمونونەکەیشی شۆڕشی ژینا بوو دیمان کە چۆن خەڵک تەنگی بە حکوومەتەکەی جمهوری ئیسلامی چنی بوو ئێستەی شەروایە ئێستش دوای زیندانی ئەدامکردنی زیندانیانی سیاسی کە بەداخۆ جمهوری ئیسلامی هەرچی زۆرتر پەرێ پێداوە ئەبینین خەڵک تا ئەو کارێکەکات خەڵک فورەن مقاومەتی خۆیان دەبەرابەر نیشانەدەن دێنە بەرۆ لە خیابانەکان ئەترازەکەن ئەتسابێ عمومی ئەلامەکەن دوکان و بازار داخن بۆن چی بۆ نیشان بن کە جمهوری ئیسلامی ناتوانێت بە ئێدامکردن بە زیندانیکردن و ئەشکەنجەکردن بەر بە ئەترازی بەرهەقی و خەڵکە بگرێت هاوڕێزا وەک کۆتا پرسیار لە ڕوویەوە کە کاتی بەرنامەکەمان کەمە هەمیشە دیارە چاوەڕوانێکی زیاتر لە کوردستان بووە ڕۆژهەڵاتی کوردستان هەمیشە لە ئێرانە بە بۆنێەوە کە کۆمەلگایەکی ڕەنگا و ڕەنگە کۆمەلگایەکی تا حەزوری یافتەیە و هەمیشە پێشڕەوی خەبات بووە لە ئێرانە بۆش پێتان وایە کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەمجارە بەرنەچوون بۆ سەر سندۆقەکانی دەنگدان یان زەی ڕەشەمە دەکەنە دیمەنێکی پڕشکۆتر لە بزوتنەوەی شۆڕژ گێڕانەی کوردستان بێگومان خەڵکی کوردستان خۆشبەختانە هەمیشە ئاڵا هەڵگری ئەو مبارزە بوون ئاڵا هەڵگری ئەو خەتە لە مبارزە بوون کە جمهوری ئیسلامی لی ترساوە بە خەولی یەکێک لە ڕفێقەکان کوردستان سەنگەری ئەو مقاومەتە بووە کە لە ئێرانە بووە
خەڵکی کوردستان هەر لە سەرەتای دەستپێکردنی ڕژیمی جمهوری ئیسلامی بە گەورەترین نایە کە بە جمهوری ئیسلامی یانوت سابتیان کرد کە ئەو قەڵا هیچ کات داگیر ناکرێت. خەڵکی کوردستان خۆشبەختانە بوونی ئەحزابی سیاسی لە کوردستانە بۆ ئەوان بووە بە تەجاروبێکی زۆر گەورە، بووە بە تەجروبەیە کە جمهوری ئیسلامی هەمیشە ترسی لە حزور لە کوردستان وەکو داگیرکەر چاوی لێکراوە. کوردستان سەنگەرێک بووە کە هیچ کات ملی بۆ دوژمنی دانەنەوانە. هەمیشە جمهوری ئیسلامی ئەو جۆرەی کە توانیە مەناتقی تر لە ئێران شوێنەکانی تر لە ئێرانە ئەگەر ئەترازێ بکرێت سەرکوتی بکات لە کوردستانە بە ترسەوە کاری کردە، سڵی کردێتەوە لەو کارە. دلیلی چییە؟ دلیلی ئەوەی کە تەجروبەی هەیە. کوردستان بە بوونی ئەحزاب بەتایبەت کۆمەڵەکە دیمان بە فەراخانێت کولەن منتەقەیەکی گەورەی وە کوردستان بێدەنگی هەڵەبژێرێت، بایکوتی و انتخابات ئاکات. و من مطمئنم و ئەیشی بینین کە ئەم جاریش حکوومەتی جمهوری ئیسلامی بە نایەکی گەورە لە کوردستان بەڕۆڕووە بێت و ئەو نەیتر حکوومەتە نەفرین لێکراوەکەی خۆی، حکوومەتە جەنایەتکارەکەی خۆی لە شکستێکی گەورە بینێتەوە لێرە. ئەوە دڵنیا بن. زۆر سپاس بۆ جەناب داوڕێ ڕەزا. من پرسیارێکی ترم نەماوە، خۆتان ئەگەر بتان هەیە ئاماژە بە شتێ بکەن یا پەیامێکتان ببێ قسەیەک بفەرموو. من وێڕای دەستخۆشی لە ئێوەی بەڕێز بۆ بەرنامەی ئەو بەرنامەی کە داتان ناوە بە بۆنەی بایکوتی جمهوری ئیسلامی، بایکوتی ڕەنگدان بە جمهوری ئیسلامی. منیش وەکو کەسێکە لەو کۆمەڵگا ژیاوم وەک کەسێکە ئەحساسی دڵسۆزیەکەم بۆ خەڵکە کە لەوێن خەریکن مبارزاکەن، سنگی خۆیان کردوێتە قەلغان بۆ سەرکەوتنی داهاتوومان. منیش هیوادارم خەڵک داواکەم لە خەڵک لەو هەڵبژاردنە بەشداری نەکەن و ئەو کەسانەش کە فریویان خواردە بە نوعی بازاڕگەرمی بۆ حکوومەتی جمهوری ئیسلامیەکان هەلەی سۆ ئاگادار بن کە تاریخ مێژوو شتێکی زۆر گەورەیە، شتێکی زۆر هیچێک لەبیر ناکرێت. ئەمێنێتەوە لە ذهنی خەڵکە، ئەمێنێتەوە کە فڵان کەس چی کرد بۆ جمهوری ئیسلامی. یعنی هەر ڕێیە کە تۆ ئەیدێ بە جمهوری ئیسلامی بەشداریکردنە لە کوشتاری ڕۆڵەی خەڵک، بەشداریکردنە لە سەنگساری ژنان کە کاتی خۆی کراوە، بەشداریکردنە مەشروعیەتدانە بە ڕژیمێک کە هەموو وجودی بە خوێن خواردن بە ئەشکەنجەکردنی ڕۆڵەی خەڵک کە دیمان لە ئاخرین ڕۆژەکانی پێشودیمان کە ئەدامی 4 کەس لە ڕۆڵەکانی و کۆمەلگایە بوو. داواکەم هیچ کەس بەشداری نەکا و نەیەکی تر بە جمهوری ئیسلامی بدرێتەوە کە ئیتر جمهوری ئیسلامی نەتوانێت سوء استفادە لەو خەڵکە بکات. سپاس بۆ ئێوە شازدان. زۆر سپاس بۆ جەنابتان هەوڕێ ڕەزا فەتحی، کادرێ حیزبی کۆمۆنیستی ئێران کە بەنامەیەم ڕۆماندا بەشدار بوون. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ ئێوە، زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست کە تا ئێستا لەگەڵماندا بوون. هیوادارین بەرنامەکە جێ سەرنجی ئەوەی عازیز بوو بێت و کەڵکی پێویستان لێوەرگرت بێت. تا بەرنامەیەکی دیتر ماڵە.